عزیزان ئابووری خێزانێکێکە لەو بابەتە گرنگانە ئەو لایەنە گرنگانی کە لە خێزاندا هەیە و زۆرجار دەوترێت پیا و بەرپرسە لێ یان خانم بەرپرسە لێ بەڵام ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ ڕۆڵی ئافرەت ببینین لە بەڕێوەبردننی ئابووری خێزاندا چی کاریگەریەکە بێت چۆن ئەو داهاتێک کە هەچە لە خێزانەکەدا بەشمایکی زۆر دەکا و پلانی بۆ داهانی هەموو ئەو پێجەبەجێکی کە پێداویستی ماڵە و خەرجکردنیشی بە شێوازێک بێت کە دواتر زارەری نەبێت بۆ ئەو خێزانە وەکو دەشزانین دەوترێت خانمان زۆر وردن لە بەڕێوەبردننی لایەنی ئابووری لە خێزاندا بزانین ئەمە تا چەندێک گوایە و تا چەندێک دەتوانن ڕۆڵیان هەبێت زۆر جار ئەم گرفتە ئابووری کە لە خێزاندا هەیە ئەگەر چارەسەر نەکرێ ئەبێتە هۆی جیابوونەوە و چەندین کێشەی کۆمەڵاتی لەم خێزانەکانە بە پێچەوانەشەوە ئەگەر لایەنێکی باشی هەبێ ئەوە ئەو خێزانە سەرکەوتووە بێ لە بەڕێوەبردنی سەرجەم کاروبارەکانی ژیانیدا. ئێمە گفتوگوی زیاتر دەکەین سەبارەت بە بابەتەکەمان بە میوانداری خاتون نەرمین مستەفا ڕاوێژکاری خێزانی. مامۆستا نەرمین بەخێر سپاس بەخێر مامۆستای سپاسدانەکەم دەستان خۆش بێ و دیاریکردنی ئەم تەورەکە بۆ خێزان ئەمڕۆ زۆر گرنگە ئیتر خێزان تازە بێت خێزانێکی تر بێت کە زووتر ماڵی پێکێناوێت دەستان خۆش بێت لە خزمەتانە. باشە مامۆستا نەرمین بسمان چی لە ئابووری خێزان چی ئەگرێتەوە هەمانە بۆ نەداهاتێکی دیاریکراوی هەیە هەمانە بە پێی ئیشەکەیەتی ئەمە دەکرێت گۆڕانکاری بکاتە سەر و ئابووریە. بڵێ ئابووری خێزان تەبەن بریتە لەو داهاتێکێتە خێزانەکەەوە لەگەڵ ئەو خەرجێشی کە لە خێزانەکە بڵێن خەرجەکرێت واتە هەموو سەرچاوێکی دارایی ئیتر لە ڕێگەی موچەوە بێ لە ڕێگەی کەسابەتەوە بێ لە ڕێگەی پیشەیەکەوە بکێتە ناو خێزانە ئەوم پێوترێت دارایی خێزان عادەتەن دارایی خێزانیش بە زۆری ئەستۆی وەکو بەرپرسیارەتی لە ئەستۆی پیاوە بەڵام ئێستا بڵێن خانمانیش بڵێن پشکیان هەیە لە دابینکردنی داهات یا خەرجی بۆ خێزان بەهۆی ئەوەی کە یا کارمەندایان بڵێن پیشەیەکی هەیەیان هەر ئیشێکی تر کە ئیکا لە ڕێگەی ئەو ئیشەوە کە ئیکا داهاتێکی هەیە بۆ خێزانەکە. ئێستا زۆربەی خێزانەکان پیاوەکەش و ئافرەتەکەش بڵێن سەرچاوێکن بۆ داهاتی خێزانەکە کاتە دارایی خێزان بریتیە لەو داهاتانی کە لە هەر ڕێگایەکەوە بێت کەم بێ یا زۆر بێتە ناو خێزانەکەەوە. زۆر باش مامۆستاگیان بۆچی کە یەتە سەر باسکردنی لایەنی ئابووری خێزان ڕاستەخۆ باسی ئافرەتان دەکرێت دەوترێت ئافرەتان باشترن لەوەی کە دووبارە ئابووری خێزان ڕێک بخەنەوە ئایا هەر بەڕاست ئافرەت باشترە وەک لەوەی کە پیاوە ڕەخستنەوەی ئابووری بکاوە خێزانەکەی خۆی بە پێچوانەکەشی هەیە ئەڵەن ئافرەت بڵێن دەست بڵاوە و زۆر سەرفەکە ینی هەردوو حاڵەتەکە هەیە ئەڵەن ئافرەت لەلایەنی دارایی ئیدارەدانی دارایی خێزانەوە زۆر باشە ئەمە ئافرەتێک ئەگەر سەقافەتی خەرجکردنی هەبێ لە لایەکی تریشەوە ئەڵێن ئافرەت دەست بڵاوە ئەوەی کە هێتە ناو خێزانەکە و سەرفێکا بە کۆمەڵە شت کە پێویستنی ینی هەردوو حاڵەتەکە هەیە بەڵام فعلەن وایە دارایی خێزانیا بڵێن مەسروفاتی خێزان زیاتر ئافرەت ئەیکا بۆ چونکە پیا و عادەتەن خەریکی بڵێن داوامەیان ئەو کاریکە لە سەرەتی یا و کەسابەتی کە ئیکا بەیانی ڕوا ئێوارەیەتەوە کاتە خەرجی خێزان زیاتر بەدەست ئافرەتەوەیە ئافرەت زیاتر دەتوانێت کۆنتترۆلی خەرجیەکان بکە ئەویش چۆن نتوانێت کۆنتترۆلی بکە بڵین کۆمەڵێک خاڵمان هەیە بۆی کەوا بتوانین خەرجی خێزان هاوسەنگکەین لە ڕووی ئەوەی کە چەندێتە ناو خێزانەکە وەکو داهات بۆ چەندێکیش سەرفەکرێ وەکو خەرجی لەسەر بنەمای ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێ ما عال من اقتصد ئەو کەسەی کە اقتصادی بکە دەست پێوە بگرێت دەست پێوەگرتن بە معنای ڕەزیلینە بە معنای دەزمنوقانە بە معنای ئیدارەدانی لایەنی دارایی ئەو کەسەی کە اقتصادی بکە و لایەنی دارایی باش بەڕێوەبەرە قەت تووشی فەقیری نابێ قەت تووشی هەژاری نابێ بە شێوازێکە بەڕێکوپێکی سەرفیکە یان ئەو ئاەتی خۆی گەورە کە فەرمێ لا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط دەستنوقاو مەبە و زۆریش دەستکراوە مەبە لە سەرفکردنا یعنی تۆ بێ هاوسەنگ بی بە هاوسەنگی خەرجی بکەی خەرجکردنەکەشی لە ڕێگەی ئەم خاڵانەوە تۆ توانی دیاریکردنی داهات و خەرجی هەموو خێزانێک ئەبێ داهاتەکانی خۆی ئیتر داهاتەکە زۆر بێ کەم بێ لە ڕێگەی موچەوە بێ لە ڕێگەی کەسابەتەوە بێ ئەبێ داهاتەکەی دیاریکرا بێ یعنی بە نووسراوە توانێ بینوسێ و خەرجەکانیشی دیاری بکە خەرجەکانیشی چۆن بۆ نمونە تۆ کۆمەڵی خەرجی جێگیرت هەیە ئەمە پارەی کارەبا پارەی ئاو پارەی مۆلیدێ ئەمانە جێگیرە ئەبێ هەموو مانگی بیێ بڵێن کارتی ئەنتەرنێتە ئەمانە کۆمەڵەشتی جێگیرن یا مەسەلەن ئەو خواردنانی کە تۆ پێویستە لە مانگەکە بیکڕی ئەمانە کۆمەڵی خەرجین کە جێگیرن هەموو مانگێ تۆ پێویستە پێێتی یەک چیەکەی بڵێن ئەتوانی کۆمەڵە زەرفدانی بڵێ مەسەلەن ئەمە پارەی کارەبا ئەمە پارەی
ئەتاگەر قەرز لەلابێ قیستی لەلابێ زەرفێکی بۆ دانی ئەڵێ ئەمە پارەی کارەبا ئەمە پارەی تر کارەبا بڵێن بە مۆلیدە و بە کارەباوە ئەمە پارەی ئاوە ئەمە پارەی خواردنە بڵێن ئەگەر مەسەر نەخۆشییان هەبێ ئەمە پارەی چارەسەرەکان و عیلاجەکانە هەمووی ئەنووسی ئەمانە بڵێن کۆمەڵێک خەرجی جێگیرن کە تۆ ماگانە پێویستە پێێتی باشە کە تۆ ئەمانە دیاری کرد بەراوردێکی لەگەڵ داهاتەکە بۆ نمونە هەموو مانگی پارەی مۆلیدە ئەبێت چەند بم پارەی کارەبا ئەبێت چەند بم بۆ نمونە عیلاج چەندێکم پێویستە خواردن چەندێکم پێویستە ئەمانە هەمووی تۆ دیاریەکەی لەگەڵ داهاتەکەی خۆتە لە هەمووشی زەڕورتر ئەوەیە کەوا تۆ هەمیشە ئەبێ پاکەتێکی پاشەکەوتێ هەبێ یعنی من ڕئیم وایە پێش دیاریکردنی مەسروفاتەکان ئەم پاکەتە دانی پاشەکەوتەکە دانی اینجا ئەوانی تریش سەرفکەی چکە ئەوانی تر سەرفکەی هیچ بۆ نامێنێتەوە بە پاشەکەوت سەرتا پاشەکەوتەکە دیاریکە ئەوی ترکە داهاتەکەیە دابەشی کە بەسەر پاکەتەکانە جاجاری وا هەیە ئەو پاکەتە تۆ لەو مانگەیە لەوانێ زایی هێنابێ ینی زیادەیەکی هەبێت ئەم زیادە تۆ توانی بیگەڕێنێتەوە بۆ پاکەتی پاشەکەوتەکە جاری واشێ کەمی هەیە مەسەلەن تۆ توانی لە شتێکی تر بخێتەوە شوێنی بۆی دیاریکەی ئەمە خاڵێک یعنی دیاریکردنی داهاتەکە هەرچی بێ کەم بێ زۆر بێ لە ڕێگەی موچۆ کەسابەتەوە بێ هەرچی بێ لەگەڵ دیاریکردنی خەرجیەکان ئەمە ئیتر تۆ بەرچاوڕۆنی داهاتە چەندێکەوە خەرجیشە چەندێکە بەڵێ پێشێ بچیتە خاڵەکەی تر سوودی پاشەکەوت چیە بۆ خێزان بۆ لایەنی ئابووری خێزان باسی ئەوە شەکەن لە خاڵەکانی ترا بۆ نمونە خاڵێکی تر تۆ کە داهات و دیاری کرد لەگەڵ خەرجیە ئەبێ ئەولەویاتیش دیاریکەی یعنی ئەولەویات لە ژیانی ڕۆژانی منە لە ڕووی خەرجی و داراییۆ چییە بێت تۆ ئەولەویات دیاریکەی یعنی تۆ بێ هاوسەنگی ڕاگری لە نێوان حەز و پێویستیە هەنێشت پێویستیە تۆ بێت جاری پێویستیەکان لە بەرچاو بگریە جاری پێویستیەکان دیاریکەی هەنێشتی تریش حەزە بۆ نمونە لە شوێنیان شتێکە بینی حەزیلەکەی ڕکلامێکە حەزیلەکەی ئەمانە ئێستا زۆر بۆ بەتابەتی کە تۆ مۆبایلەکەیتەوە ئیتر ئەچیتە ناو دنیای بازار و بازارگەری و ڕیکلام و ئەمانەوە فرۆشتنەوە بۆیە تۆ بێ ئەولەویات دیاریکەی لە ژیانی خۆتا خاڵێکی تر تۆ ئەبێت بەکارنێهێنانی سۆز لە کاتی بازارکردنە جاری وایە تۆ ئەچیتە بازار باشە ئەبێ ئەو پێویستیانی کە پێویستە و بۆی ڕۆژتی نووسی بێتە ئەگەر نەنووسی بێ ئیتر عادەتەن تۆ کە چیتە بازار ئەگەر بازارێکی هەر بڵێن شعبی و هەڕەمەزایی بێ مەسەن بۆ لای محکەماچی بۆ دەبۆکاچی بۆ کوێچی ئەو هاوارەکە ئەو بۆنە ئەو هاوارەکە ئەوە بۆنە سرنج ڕاکێشە داشکانی کردووە ئەگەر شتەکانە نەنووسی بێ سیرەکەی کۆمەڵە شتی کڕیوە پاخەریکە پارەکەت پێ نامێنێت پێویستەکانیشی هیچی جێبەجێ نەکردو کاتەمە لێرە زەربەیەکی زۆر لە خۆدا بۆیە هەموو بازارکردنێ تۆ پێویستە ئەو شتانی کە ئەتەوێ بۆیم ئامانجی تۆ بیانکڕی بیانووسی بۆ ئەوی کەوا کە ئەچیتە بازار عادەتەن شتی بەرچاوەکەوێ شتی بەرگوێ ئەکەوێ ئەمانە سرنج ڕاکێشن نەبێتە هۆکاریەوەی کە تۆ پێویستیەکانە نەکردێت کاتە تۆ بێ هاوسەنگیەک ڕاگری لە نێوان سۆز کارێت تێنەکە ئەو هاوسەنگی ڕاگری لە نێوان حەز و لە نێوان پێویستیەکانە ئەمەش بە چێکروتمان بەنووسین و بە بەرنامە ئەکرێ دوای کە تۆ شتەکانی کڕی ئەو شتانی کە دیاری کردووە هەمووی کڕیوە سەرەکەی پارەکە زیادەی هەیە ئیتر کێشە نییە ئەگەر تۆ شتێکی تر بە پێویستی بزانی بیکڕی چکە لەوانەیە ئەو سعری کە تۆ لە خیاڵی خۆتا دیاری کردبێت لەوە هەرزانتر شتەکە و دەستکەوێت لە شوێنە هەرزانتر دەستکەوێت بە داشکانە دەستکەوێت پارەکە و پاشەکەوتی هەیە یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە بەڵام مەسانەرمین هەست دەکەم کێشەی خێزانی کورد ئەوەیە کە پێداویستیەکانی بەنووسین نانووسێت و پلانێکی باش دانانێ بۆیە هەر سەری موانکەموچەکە وەرەگرێت ئەڵێ بۆ ئەو پارەکە سێرەکە بەدەستیەوە نەماوە هیچ شتێکیت هەموو شتێک ئەگەر بەرنامەی بۆ دانێنێ بە تایبەتی لەم سەردەمەیە کە شتەکان جاری وایە ڕۆژانە مەسەلەن گرانە بێت تۆش معاشەکەت هەر لە شوێنی خۆیەتی موچەکەتە لە شوێنی خۆیەتی لەبەرەوە ئەگەر بەرنمەیەکی ڕێک و پێکی بۆ دانەنەی ئەو کاتە سیرەکەی پارەکەت هەموو کاتێ کەمەهێنێ یا مثلا ئەو موچەی کەوەری ئەگری لەبەرەوە ئێستا کە موچە دواکەوێت زۆر جار نیوەی بە قەرزەڕوە ئەوی تریکە ئەمێنێتەوە بێ بە شێوازێکی زۆر جوان ئیداری بۆی بتوانانی بگێتەوە موچەیەکی تر بۆی زۆر زیاتر قەرزانەبی حاڵەتێکی تر تۆ بێ هەمیشە یەک سنوقی پاشەکەوتە هەبێ یان بڵێن زەرفێکی پاشەکەوتە هەبێ ئەم زەرفی پاشەکەوتە بۆ حاڵەتی کتوپڕ و نەخوازراوە جاری وا هەیە تۆ بڵین کێشەیەکە بۆ دروستێ مەسەن سەلانجەکەتە سووتێ تەلەڤیزۆنەکەتە سووتێ تەباخەکەت لە ئیشەکەوێ نەخۆشیێک خوانەخواسە حاڵەتێکی نەخۆشیەتە خێزانەکەەوە حاڵەتێکی مەسەلەن ڕوودانی هاتوچۆیەتە ناو خێزانەکەەوە ئەگەر تۆ دەغیلەیەکی یا پاکەتێکی پاشەکەوت نەبێ نازانی چۆن ڕوبەڕووی ئەو حاڵەتە کتوپڕە بیتەوە کێتە ڕێگات لەبەرەوە هەموو کاتێت تۆ ئەگەر هینێکت هەبێ پاکەتێکی پاشەکەوت یا دەخیلەیە سنوقێکی پاشەکەوت هەبێ ئەمە ئیسیفادەی لەکەی ئەگەر
خوای گەورەش کردی تۆ پێویستە بۆ حاڵەتی کتوپڕ و نەخوازراو نەبوو ئەو کاتەم پاشەکەوتە ماگانە ئەچێتە سەری دوایی لە خاڵێکی ترا باسیەکەین تۆ چیەکەی ئەبێ ئامانجت هەبێ بۆ داهاتە دارایەکانی خۆ ئامانجەکەش چییە بۆ نمونە مثلا ژن و مێردێکن زواجیان کردو یان تازە زواجیان کردو بڵێن چەند ساڵێکە زواجیان کردووە ئەمە تازە زواجی کردو لەوانێ سیارەی نەبێ شوقەی نەبێ ئەرزەی نەبێ ئەم شتانەی نەبێ بەڵام تۆ لە ڕێگەم ئەم سنووقی پاشەکەوتەوە دواتر ئەتوانی مەسەلەن سولفەیە بکەیت ئەم سولفەیە هەر لە جیاتی نەبووداینەی بیکەی بە بناغەیەک بۆ مەسەلەن ڕاکێشانی فۆرمێکی شوقە بۆ نمونە شوقەیە بکڕی هەیە مەسەلەن پێشێکیەکەی کەمە ئەتوانی ئەوە بکەیت بۆ نمونە لە شوێنێک عەرزە دابش کراوە بەڵام شوێنەکەی هێشتا خەدەماتی بۆ نەڕۆشتووە لەو شوێنە عەرزە هەرزانە تۆ توانی لێ بیکڕی دوای پاش فترەیەکی تر ئەو بفرۆشە هەنێکی تری بخەرستە لە شوێنێکی تر بیکڕە یا بۆ نمونە سیارەت نییە توانی لە ڕێگەم پاشەکەوتویان سولفەی کە ئەیکەی سیارەیە بکڕی سیارەکەش هەر لە ڕێو تۆ پێویست ناکە سیارێکی بەرزی ئاخر مۆدیلی نازانم مواسەفات کڕی ئەکرێ لە سیارێکی سادە و دەست پێ بکەی کە بە شێوازەبێ ئیشەکانی ڕۆژانەی خۆتی پێ بکەی دوای ئەوە ئەتوانی بیگۆڕی کە پاشەکەوتی هەبوو پارەت بەدەستەوە بۆ توانی سیارەکە بگۆڕی بە شتێکی باشتر خاڵێکی تر ئەمە بۆ ئەوانی کە تازە زواجیان کردو خۆڕۆشن بیرکردن لە ڕێی دارایی ئەمە ئافرەت زۆر پێویستی پێێتی ئێمە ئێستا لەو خولی خێزانیانی کە ئەیکەینەوە خولمان هەیە بۆ پێش هاوسەرگیری کە ئامادەسازیان پێکەین بۆی کە چۆن ویستیان بچنە پرۆسی هاوسەرگیری بە بەرچاوڕوونی بچنە پرۆسی هاوسەرگیری ئەمە بۆ کوڕان و کچانە خول و ڕاهێنانێکی ترمان هەیە بۆ دوای هاوسەرگیریە ئەمەی دوای هاوسەرگیری بابەتێکی هەیە پاکێجی خەرجی و دارایی یعنی چۆن خێزان خەرجی و دارایەکانی خۆی ئیدارە باوڕێکیان بخە بن پێم وتم ئەم پاکێجی خەرجی و دارایی بیهێنن بیخەنە خولی پێش هاوسەرگیریەکەش بۆی کەوانە ئەوانەشی کە بەنیازن هاوسەرگیری بکەن عادەتەن گەنج لەبەرەوەی کە ئامانجێکی نییە یان خێزانێکی نییە یان شەریکێکی نییە لە ژیانی خۆیان ئەو پاری کە دەستێکەوە یەکسەر سەرفێکە ئەیا بە مۆبایل زوو مۆبایلە گۆڕە ئەیا بە جلوبەرگ ئەیا بە پێڵا هەمووشتی مارکە ڕشتی جوانەکڕی حەزی لەشتی زۆرە بەس کاتێکە چۆن پرۆسی هاوسەرگیری و خێزانەوە ئەو هینەی کەمە بێتەوە ئەو حەزانی کەمە بێتەوە چکە زانێ ئێستا کۆمەڵێ ئەرک و بەرپرسیارەتی تری کەوتۆتە سەر بۆیە ئێمە لە هەردوو خول و ڕاهێنانەکە ئەو پێش هاوسەرگیری دوای هاوسەرگیری پاکێجی خەرجی و داراییمانەیە کە تۆ توانی ئەو کەسە فێرکەی چۆن ئیدارەی خەرجەکان و داهاتەکانی خۆی بە زۆر ئیسفادەیان لێکرۆ بەپێی ئەو بڵێن فیدباکانی کە ئێتەوە لامان زۆر زۆر سوودیانێگرۆ تەنانەت بۆ ئانەشی کە چەند ساڵە بڵێن هاوسەرگیریان کردووە ئەمە پێویستمان پێێتی لە ڕووی خۆڕۆشن بیرکردن کاڵە ئیدارەی بڵێن دارایی ماڵ بەدەست ئافرەتە ئەگەر ئافرەت لە ڕووی دارایی ڕۆشن بیر بێ ئەزانێ ئیدارەیەکی باش و ڕێکپێکی ئەو خەرجی ئەو داهاتی کە هەیەی بیکا لەگەڵ ئەو خەرجی کە لەناو خێزانەکە هەیە خاڵێکی تر کە زۆر گرنگە زیادکردنی سەرچاوی داهات بۆ نمونە گەنجێکە هێشتا ژنی نەهێناوە لەوانێ لە کۆمپانیایە لە شوێنێ ئیشی کردیان لە شوێنێ بڵێن دامەزرابێ ئیشەکە یەک تاقی ئیشەکە بەڵام هەستەکەی کاتی زۆرە تاقەی زۆرە ئەمە ئەتوانێت پێشوێ بچێتە پرۆسی هاوسەرگیری سەرچاوێکی داهاتی تر بۆ خۆی ئیزافە بکە ئیتر مەسەلەن لە مارکێتی ئیشەکە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشەکە لە هەر سەرچاوەیەکی تری داهاتی دارایی ئەتوانێت کاتەکانی خۆی زیاتر بەوە بەسەر بێت ئێستا زۆربەی کێشەی گەنجی ئێمە ئەوەیەکەوە بێکارن بۆ چونکە عقڵەتی خۆی بەکار ناهێنێ کە ئەم وزە و تاقە و زانست و بڕوانامی کە هەیەی بەکاری بێنێ زۆر جار لە شوێنی ئیشەکە ئیتر بۆ ئەزانێ ئەم ئیشکردنە لەم شوێنە ئیکا بەسێتی جاری وایە ئەو ئیشکردنەش کە ئیکا لەبەرەوەی هێشتا بڵێن سنگڵە و زواجی نەکردووە هەر بەشی پێویستەکانی خۆیەکە بەڵام ئەبێ بیرەوە بکاتەوە سەرچاوەیەکی تری دارایی بۆ خۆی یا داهات بۆ خۆی مسۆگەرکە مەرج نییە موچە بێ لەوانێت تۆ لە ئیشێکی ئازادا بتوانی سەرچاوێکی دارایی زۆر باش بۆ خۆت مسۆگەرکەی مەسەلەن شفتی بەیانیانێکە هەیە توانی دوانیوەڕانی بۆ زیاکەی یا دوانیوەڕانە هەیە توانی شەوانێکی بۆ زیاکەی تا ئەو کاتێک کە چیتە پرۆسی هاوسەرگیری دوای دیسان پیاچوونەوەیەک بە بەرنامەکانی خۆتاکەی یا مەسەلەن خێزان بۆ نمونە خێزانێکن دایکە و باوکە و مناڵ و ئەمانە سیرەکەی زۆربەی زۆری کێشەی خێزانەکان ئەمڕۆ ئەوەیە کە 3-4 کەسی هەیە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانە بەڵام لە ماڵەوە بە بێکار دانیشتووە ئەمە ئەبێ پلانێکی هەبێ بۆ ئەوەی کەوە نەک هەردایک و باوکەکە ئەوانەشی کە لە ماڵەوەن ئەندامانی خێزانەکەن بەیەکەوە بتوانن سەرچاوەیەکی داهات بۆ خۆیان زیادکەن زۆر جاریش بە ئۆنلاین ئەکرێ جاری وایە ژنی ماڵەوە مناڵی شێوە بەڵام لە ڕێگەی ئۆنلاینەوە توانێت سەرچاوێکی داهات بۆ خۆی زیادکە بۆ نمونە ئێستاوانەی کە مەسەلەن
کورتە ڤیددیۆکەن و نازام ئەمانە دا پارەیان بۆیێتەوە لە ڕێگەی سوسیال میدیا ئەوانە ئەو جۆرێکە لە داهات بەڵام جۆرێکی تری داهات فرۆشتنی شتە بە ئۆنلاین ئەمانە هەمووی ینی بەرنامەن ئەکرێ جاری وایە تۆ ئەگەر پێ ئەوە بکەی ئەتوانی بۆی بگەڕی سەرچی بۆ بکەی کە چۆن ئەتوانی سەرچاوێکی داهاتی تر بۆ خێزانەکەی خۆت زیادکەی بۆ ئەوی کەەوە نەکەرەوەی بڵێ قەرزارم بۆی قەرزەکەم تەواو بێ نە جاری وا قەرزار نیت بەڵام تۆ توی ژیانی باشترکەی ژیان جوانترکەی ژیان خۆشترکەی ڕەفاەتێکی زیاتر بۆ ژیانی خۆت دروستکە مثلا خان و گۆڕی سیارە گۆڕی بۆ شێوازیان مثلەن گەنجەیە لە ماڵەکە بێ هاوسەرگیری بۆ بکەی ئەمە پێویستی بە پارەیەکی باشە بۆی تۆ بتانی هاوسەرگیری پێ بکەیت لەبەرەوە زیادکردنی سەرچاوی داهاتێکی کترە لەو پلانانەی کە بێ وەکو مەسلەی ئیدارەی اقتصادی خێزان تۆ بیری لێ بکەیتەوە بەس مامۆستا لەگەڵ ئەوشدا هەنێک خێزان هەیە لەوانەیە 4 کەس بن بەسییانمان ئیش ئەکات بەڵام داهاتەکە بەش ناکات لەگەڵ ئەوشدا هۆکار چێکە داهاتەکەی هێشتا بەش ناکات ئەو پلانیان نییە بۆ خەرجکردن داهاتی هەیە بەس پلانی نییە بۆ خەرجکردن بۆ نمونە ئەوەی کە ئاڵێ مەسەلەن عادەتەن باوکەکە زیاتر پارەی باوکەکە زیاتر بە خەرجی ئەڕوا بۆ نمونە ئەوەی کە گەنجە لە خێزانەکە زیاترانێت بۆ خۆی مەسروفی بکە باشە مەسەلەن دایکەکە لەوانەیە لە بواری کۆمەڵاتیە زۆر مەسروفی بکە یان دەستی پێوە نەگرێ لەبەرەوە فعلەن وایە زۆر خێزان ئەڵێ ئەمە 4 کەسین سیان ماموچەخۆرە بەڵام بەشیشمان ناکە بۆ بەشی ناکە لەبەرەوەی پلانێکی نییە بۆ خەرجکردن ئامانجێکی نییە لە خەرجکردنە ڕاستەکە بەشی ناکە لەبەرەوە گەر پلانێدانە زۆر بەباشی بەشێکە و پاشەکەوتی شەکە بەستا چەندێک ڕۆی دایکانیش گرنگە لەوەی کە منداڵەکانیان یاخود گەنجەکانیان لە ماڵەوە کە ئەزانێت دەست بڵاوە مانگانە شتێک پارەی لێ وەرگرت لای خۆیان بووی پاشەکەوت بکەن تا چەندێکەمەش سوودی ئەو زۆر باشە بۆ نمونە ڕێکەوێ لەگەڵیا بڵێت ئەوە داهاتە هەیە وەرەوە بزانە سولفەیەکە یا فێری سولفەی بکە فێری سولفەی بکە بڵێت ئەوە داهات ئەوە موچەت هەیە نیوەی بکەرە سولفەوە بۆی پاشەکەوتێکی باش هەبێ بۆ خۆت بۆ پێویستێکی خۆت یا بۆ داهاتوی ژیانی خۆت ئەگەر بەوەش نایکا بە سولفە نایکا بۆ نمونە دایکەکە لەگەڵ یا ڕێکەوە بڵێ من داخیلێکە بۆ دانێم یا سنووقێکە بۆ دانێم ماگانە ئەوەنێت بۆ ئەخەمە سنووقەکە و بووی لە کاتی پێویستە کە پێویست بوو بەکاری بێنی فعلەن دایک زۆر گرنگەلەوەی کە فێریکە هەم چۆن خەرجی ئەکا و چۆنیش پاشەکەوتی ئەکا بەڵام ئەبێ بەو شێوازە بێ کە زیاتر بۆ مەسلحەتی ئەو کەسە خۆی بێ مەسەلەن نەڵێ من نیوێ موچەکە لێوەرەگرم بۆ خەرجی خێزانەکە ئەمە ئیتر ئەو کەسە هیچ هەندانێک نامێنێ بۆ پاشەکەوتکردن یا مەسەلەن نەڵێ وەڵام من نیوەی موچەکەت بخەرە سولفەوە بەڵام سولفەکە من بەکارێنم بۆ شێوازە ناش بە شێوازێک بێ هەم ئەو بۆ خۆی بەکار بهێنرێتەوە چونکە لە کۆتاییشە ئەمەی کە خۆی پاشەکەوتی کردو بۆ خۆی بەکاری هێنێتەوە لە بەرژەوەندی خێزانە چونکە ئەم پاشەکەوتەگەرم بە خۆی پاشەکەوتی نەکردا ئەبێ خێزان و مەسروفاتی بۆ بکات لە کاتی پرۆسی هاوسەرگیریە بێ لە کاتی کڕینی سیارەیەکە بێ خوێندن بێ هەر شتێکی تر بێ زۆر باشە ئەو بابەتانی کە ئەبنە هۆی لاوازبوونی ئابووری خێزان و هەندێک شتیشێ لە خێزانە بۆ من ڕەچاو ناکرێ بە نمونە بەشێک لە خێزانەکان کاتێک لا نان بۆ گەڕانێکە بۆ سەفەرێکە بۆ خۆشیەکە لە لایەکی تریشەوە هەندێکیان زۆر ئەوەیان هەیە زۆر سەفەر و گەڕان و خۆشیان هەیە ببێ ڕەچاوی بکەن ئەم تەوازنە چۆن ڕابگرن لێرە ئەوە یەکێکە لە کێشەکان بۆ نمونە تۆ مەسەلەن حەزە لە چوونە دەرەوەیە دراسێکەکە ڕوا خزمەکەتە ڕوا هاوڕێکەکە ڕوا تۆش حەزەکەی بڕۆی ئەم ئینسانی تر حەزی لێە هەر بەپی ئاەتیش خی گەورە فەرمێ فەسیح فی الأرض بگەڕێن بەسەر زەویە ئەمە نابێ وابێ بۆ شێوازەی کە تۆ لەگەڵ داهاتەکەتان نەگونجێ بۆ نمونە بۆ هەموو چوونە دەرەوەی قەرزێ بکەیت دوای قەرزەکان کەڵەکە بنە سەر ئەی حسابی دانەوەی نەکردو ئەن تۆ پلانی بۆ دانەوەی نەبووە قەرزێکە کردو لەسەری کەڵەکە بووە کەواتە ئەبێ پلان هەبێ بۆ نمونە لە مانگێکە ئێمە ڕێکەوین یەک جار چوونە دەرەوەمان هەبێ باشە چوونە دەرەوەکە جاری وایە تو هەر خێزانەکە خۆت ئەڕۆی جاری وایە لەگەڵ لە ماڵەکە ئەڕۆی یعنی فراوانترە جاری واشەیە بۆ نمونە چوونە دەرەوەی دەرەوەنی بۆ نمونەچی لە دەرەوە مەسەلەن نان خواردنێکی ئێوارە بێتە دەرەوەی بەیانیەکە بێتە دەرەوە بۆ شێوازە لەبەرەوە بێ پلانە هەبێ بۆ جاری وایە کە ئەڵێم ئەهاتۆ کە پاکەتەکانە هەبوو ئەمە کۆمەڵی خەرجیم هەیە لەم خەرجیانە جاری وایە زیادەی هەیە ئەو زیادە تۆ توانی بیابی خەیتە سنووقی پاشەکەوتەکە یا بەکاری بێنیتەوە بۆ چوونە دەرەوانە بۆ گۆڕینی کەش و هەوایەک بۆ ئینسانها بێتاقەتە بێ هیلاکە بێ بە گۆڕینی کەشوانە هەبێ بەڵێ
بدوای لایەنێکی ضرورە لە خێزانە هەبێت بەتاکید ئەی چۆن ئەی تۆ عنی هەر لە چوار دیواری ماڵەوە دانیشی تووشی خەمۆکیە بی بێتاقەتە بی هیلاکە بی ئەی تۆ هەفتەکە هەمووی هیلاک بوویت و خەریک بوویت و ئەوانە جارجاریش پێویستەکە بچیتە دەرەوە جارجاریش پێویستەکە لەگەڵ جاریوا لەگەڵ بنە ماڵەوە خێزانەکە خۆشە چیتە دەرەوە کۆبوونەوەیکی کۆمەڵایەتی و خێزانی و بڵین تازەکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و خۆش یعنی چوونە دەرەوە زۆر زۆر خۆشی ئیسراحەتی لێکەی باشە باسی ژن و پیامان کرد ئێمە بە تایبەتی باسی ئافرەت ئەکەین خێزانێکە بینین هەیە ئافرەتەکە باشترە لەوەیە کە دارایی خێزان بکە جاریوا پیاوەکە باشتر تا چنێک گرنگە ئەم ڕۆڵ و بەرپرسیارەتە بینە ئەستۆی کەسێک کە شیاو بێ بۆ ئەوە بە دووادا چوون بکەین کە ئایا ئەمە قازانجی خۆمانە یان خودنایانی بە تایبەتی ئافرەتانیش ئەگەر زان لەلایەکە و خەرجی زۆریان هەیە ناتوانن ئەو بەڕێوەبردنە بکەن ئەوە بتوانن خۆیان فێر بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەوە زۆر زۆر گرنگاکەوێتەوە ڕێککەوتنی نێوان ژن و مێردەکە خۆیان یعنی ئەم ژن و مێردە سوور ئەزانن داهاتیان چەندێکە ئەو خەرجیشیان چەندێکە هەر کاتێک پیاوەکە زانی ئەو دەست بڵاوە لە خەرجکردنە با ئەو ڕۆڵە با بە ئافرەتەکە یا ئەگەر زانی ئافرەتەکە دەست بڵاوە با پیاوەکە هاوکاری بێ خۆی عادەتەن ڕۆڵەکە کەوێتەوە سەر ئافرەت بۆ کووتمان لەبەروی پیاو بە زۆری لە دەرەوەی ماڵە ئیتر ئافرەت خەرجی مناڵ و پێویستی مناڵ و هی ماڵ و هی میوان وانە عادەتەن ئافرەت دەیکا بەڵام بە شێوازێک بێ بەڕێکەوتن بێ لە نێوان هەردووکیانە ئەگەر پیاوەکە دەست بڵاو بوو باوەز لەو ڕۆڵە بێنێ بیا بە ئافرەتەکە ئەگەر ئافرەتەکەش دەست بڵاو بوو بە هەردووکیان بەیەکەوە ڕێکەون کە دیاریکەن خۆی کە دیاریکرا ئیتر کێشە نامێنێ لەوەی کەوا بڵێ کامیان دەست بڵاوەکە یان نیکە دوای ئەوەیە خاڵی گرنگمان هەیە ڕاگررتنی سۆز لە کاتی مەصرفکردن بۆ نمونە تۆ چیتە مۆڵێک یاچی بۆ سەیرانگایەک عادەتەن لەوێ شتی کولتوری هەیە شتی جوان هەیە مثلەن ینی تۆ بێ سەیتەرەوە هەبێ بەسەر لایانی دەرونی و لایانی عاتفی خۆتە لایانی سۆزداری خۆتە مثلا ئەچیتە مۆڵێک سیرێکی لە مۆڵەکە مۆسیقایەکی هادی یان خستۆتە سەر تۆ نازانی ئەمە بۆچی خراوەتە سەر بەس ئەو ئامانجی هەیەەوەی کە ئەمەی خستۆتە سەر بە بەرنامەیە خستێتە سەر کەشێکی وای بۆ دروست کردووی کار لەسەر مێشکەکە بۆی هانە بە بازار بکەی هانی بازارکردن تەیە بۆ نمونە مثلەن هەر ئەچیتە ئەوێ ئەوانەی کە بڵێن فرۆشیارن یا ئەوانەی کە ئیشی مارکێتی نەکەن جاری وایە عنی ئیحراس دەکەن لەوەی کەشتەکە بکڕی ئەگەر تۆ لێزان نەبی کەوێتە ژێر کاریگەری ڕیکلامەکانی ئەوان لەبەرەوە زۆر جار تۆ ئەبێ ئەگاداری ئەوە بی عنی یا ئەچیتە مەسەلەن سەیرانگایە ئەچیتە هەر شوێنێکی تر تۆ ئەبێ ئاگاداری ئەوە بی هاتووی بۆ ئێرە ئەوەنت پێ ئەبێ ئەوەنە خەرجکەی پێویستەکانی تۆ ئەوەندەیە لەوە دەرچوو دوایە بەرنامەکەی تۆ تێکەچیە تووشی قەرزەبی لەبەرەوە ئەبێ زۆر زۆر ئاگاداری ئەوە بی ئەشتوانین ئەو دیاریکەین کە بزانین زیاکانمان بەچی ئەڕۆ ئەو مەسروفات ناتۆگەر زیاد هەبوو کێشە بۆ دروست نابێ نا مەسروفە زیاکان کاریگەری خستۆتە سەر ئابووری خێزانەکەی کە پارەکە بەشون نکات جاری وا تۆچی لە شوێنێ شتێکە بینی مەسەن توحفیاتێکە شتێکی بینی ئەمە زۆر ضروریات نییە هێنی تۆ لە شوێنێکا دای ئەنی جوانکاریەکە بەڵێش جوانکاریەکە هێنی لە شوێنێکا دای ئەنی پارەیەکی چاکە پێیا و مەسرفێکە کردووە و یا مثلا قماشێکە بینی لەچکێکە بینی شتێکە بینی بەڵام زۆریش پێویستی پێ نییە بەڵام پارەیەکی شتیا سەرف کردو ئەمە بێتە هۆکاری ئەوەی کەوا تۆ کێشەی ئێنێ بۆ دروست بێ بەڵام لە حاڵەتێکە ئەگەر وەکوتمان تۆ زەرفێکی پاشەکەوت هەیە ئەو زیانی کە لە مەسروفی مانگەکە بۆت ئەگەڕێتەوە ئەو زیاد توانی لە هەندێک شوێنە ها سەفەر پێکردنیەکە شتێکی ئاوای بەکاری بێنیت و سوودی لێوەربگریت زۆر باش وەسانەربین لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی تۆ بۆ خێزانەکان بۆی لایانی ئابووریان بەرەو باشتر بەرن بە تایبەت بۆ خانمان بۆ ئەوی لە ڕێخستنەوە و ئیدارەدانی لایانی ئابووری خێزاندا باشتر بن چییە؟ بەس بەورتی خۆی تۆ بێت هەموو کاتێ پێچوونەوەی خەرجیت هەبێ ینی ئەم خەرجانی کە ئیکی ماگانە بە پیاچنەوە پێ بێ هەنێکیان ئەتوانی کەمیکەیتەوە بۆ نمونەیەکی بەسیط ئەمە کولتورە لە بڵێن ڕۆژئاوا لای خۆمان وانە مثلەن ئەو شوێنی کە تۆ پێویستە بە کارەباکەی نییە بە تایبەتی کارەبا لای ئێمە گرانە نرخی گڵۆپەکە بکوژێنەرەوە ینی سەیری هەنێ ماڵەکەی هەتا بەیانی بلاجیکتۆرێکی داگیرسانوە کۆمەڵێ گڵۆپی جوانکاری بە دەوری خانۆکەیە داگیرسانەوەمان هیچی پێویست نین اینجا سیرەکەی ماڵەکە شەوە خەوتون گڵۆپەکانیان ئیشەکە ئەمە پێویست نییە یعنی هەر شوێنێک کە تۆ ئەڕۆی لی هاتیتە دەرەوە پێویست بە کارەبانە بوو بیکوژێنەرەوە ئێستا گڵۆپی حاسە هاتۆ مەسەن کاچیتە ئەوەیە یەکسەر حاسەی داگیرسە و بەجێت هێڵا کوژێتەوە سوود لەوانە وەربگری مەسەلەن سوود لەوە وەربگری لیدەکان کارەبا کەمتر سەرفەکە کارەبای ماڵەکە بگۆڕە بەو شێوازە بۆیە پێویستە ئێمە وەکو خێزان ئاگاداری ئەو مەسروفاتە بین بەڵام لەگەڵ ئەمانە هەمووشیە کە باسمان کرد شوێنێکمان هەبێ بۆ بەخشین
شوێنێکمان هەبێ بۆ بەخشین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوێنە خواڵە سوێن بەخوا بەخشین ماڵ کەم ناکاتەوە یعنی ئەو دارایی کە هەتە ئەی بەخشی لە ماڵ کەم ناکاتەوە چکە تۆ کە ئەبەخشی خوای گەورە لە شوێنی ترەوە بەرەکەت ئەهێنێ و ئەخاتەوە شوێنی مەسەلەیەکی کوردی شەیە ماڵ بەبەخشین کەم ئەڵێ لە زۆر لە کەم و لە زۆر تۆ ئەگەر کەم هەیە کەم ببەخشە خۆ تۆ مەفروض نییە زۆر ببەخشی ئەو تا فەرمێ بەلەتە خوڕمایە تۆ توانی بەخشین بکەیت لەبەرەوە لە کەم و لە زۆر توانی بەخشین بکەیت بەڵام ئەم داهاتی خێزان و ئەوانە کەمە باسیەکەن اقتصادی بکە و دەست پێوە بگرە و ئەوانە ئەمە بەسمان ئەوە نییە کە تۆ ئەوە دەست پێوە بگری نەبەشی بەخشینی تیابمێنێ نەبەشی خۆشگوزەرانی تیابمێنێ ئیدارەدانەکەی لە هەمووی گرنگترە. سپاس بۆ خاتونەوەی مستەفا ڕاوێژکاری خێزانی کە لەم تەوەرە لەگەڵمان بوو. سپاسدانەکەم سەرکەوتو بن یاخوا.